سەڵاتان باش بەڕێزان بەخێر بن بۆ چیرۆکە هەواڵ دۆنەبەکردتان لەگەڵایە. زۆر جار لەناو کۆڕ و کۆبوونەوەکان لەناو دانیشتنەکانە گەبیستیەوە بین کە ژیان گۆڕاوە و ئارەزوەکان گۆڕاوە، حەز و خولیا و ماوەڵەکردنی خەڵک و بەتایبەتی و بە دیاریکراوینەوەی نوێ لەگەڵ شتەکاندا زۆر گۆڕاوە. کەندێک جار دەوترێت ئەم گۆڕانکاریانە باش نین و هەندێک سەرنجی دیکەش هەیە کە مادەم کرانەوەکان لە ئاستی دنیادا ڕوودەدەن کاتە گۆڕانکاریەکان ئەشێت ئاسایی و قبوڵ کراون. ئێمەم شەو لە چیرۆکە هەواڵ لەسەر گۆڕانکاریە کولتوریانە ئاوەستینەوە گفتوگویان لەبارەوەکەین کە کاریگەری گەورە و ڕاستەوخۆیان بەسەر ژیانی تاک بە تاکمانەوە هەیە و لە نێویشیدا و بە دیاریکراوی لەسەر کولتوری ژیانکردن و خواردن و مامەڵەی ڕۆژانەی خەڵک کە لەگەڵ میوانەکەمانە کە کەسێکی شارەزای کولتوریە پرسیار دەکەین لەوەی کە چەندێک لەم گۆڕانکاریانە گۆڕانکاری ئاسایین و چۆن مرۆڤی نوێ و نەوەکانی پێشتریش خۆیان لەگەڵ گۆڕانکاریە کولتوریەکانە بگونجێنن. ئەم بابەتی سەرەکیەم شەوی چیرۆکە هەواڵ دەبێت لەبەرەوەشی کە دەزانین کە ئەو گۆڕانکاریانەی کە کولتور دەگرێتەوە گۆڕانکاری هەمە چەشنن لە بەروی پێگاتی کولتور جیاوازە، بۆیە دەکرێت هەر کاتێک کە کرانەوە گۆڕانکاری ڕوودەدات هەموو پێکاتانی کە کولتور دروستەکەن بێکەوە بگۆڕن. خواردن چ لە ڕووی جۆرەوە و چ لە ڕووی شێوازی دروستکردنی شەو و پێشکەشکردنەکەشەوە بەشێکە لە کولتوری هەر کۆمەڵگای. بۆیە گۆڕانکاریەکە لە کولتوری کۆمەڵگایە بەگشتی ڕووبات بە دڵنیایی و کاریگەریشی لەسەر خواردنی ئەو کۆمەڵگایە بێ. ئەو کرانەوانەی کە بەم دوایانە کوردستانی گرتوتەوە و کوردستانیش پێیا تێپەڕیوە و جۆرا و جۆری جیاواز لە کولتورە جیاوازی لە خواردنیەکانیشا دروست کردووە بە تایبەتی لە نەوەی نوێدا. ئێستا خواردنی کۆری هندی زۆرێک لە خواردنە خێراکان دڵخوازی نەوە نوێەکانن کە هەندێک جار دەبینین تێبینی دەکەین کە خێزانەکان گلەییان هەیە لە نەوە نوێەکان کە وەکو ئەوان ناخۆن وەکو ئەوان ئارزوی و خواردنانە ناکەن. هەندێک کەسیش بە تایبەت ئەوانی کە بەتەمەنترن لەسەر ئەم بابەتی گۆڕانکاری خواردنە هەندێک چونترن، ئەڵەن باشترە ئەم نەوەی نوێژ زیاتر قەل و قاز و خواردنە کوردیەکان بخۆن. ئاپرتێکمانەیە تایبەت بە خەڵک و گۆڕانکاریە کولتوریەکان لە ڕووی خواردنەوە دروست کراوە. هاوکارمان بۆ یامادەکردین و بە پێکەوە بینەری ئەو ڕاپۆرتە بین لەسەر هەمان بابەت. کەش و هەواکەش گونجاوە بۆ خواردنە کوردەواریەکان، قەل و قاز و کەڵەشێر کە بە قەرەقەرمان و ساوەرەوە بخورێت. ئەم گەنجە بە تەمەنێکی کەمەوە دەڵێ ڕاهاتوم دەبێت هەر ماوەش بێت خواردنی کوردەواری بخۆم. خواردنی کوردەواریەکان خواردنێکی زۆر خۆشە، با بڵێن لە زۆربەی خواردنەکان زۆر خۆشترە. خواردنی کوردەواری دەرەجەیەکە پێویستە لەسەر هەموو کەس لە مانگە جارێ بیخوا، لە هەفتەیە جارێ بیخوا. قەلە، کەڵەشێرە، قازە، ئەمانە ئیسپادی خۆیان هەیە. خواردنە کوردەواریەکان لەگەڵ هاتنی خواردنی خێرا بازاریان کەمتر بووە. سەرڕای کەمبوونەوەی خواست لەسەر بەشێک لە خواردنە کوردەواریەکان، بەڵام هێشتا بەشێک لە هاوڵاتیان هەر خواستیان لەسرە. ئەگەر چی ڕۆژانە خواردنە کوردەواریەکان ناخورێت، بەڵام ناوە هەر سەر سفرەی پێدەڕازێنرێتەوە. لێنانی خواردنی کوردەواری شارەزایی دەوێت. ئەگەر بتەوێ تام و چێژە دێرینەکەی وەربگری. بە تاکید گۆڕانکاری بەسەراتەوە، بەس لە هەندێک شوێن هەر ئەو تامی جارانی هەیە ئەویش تااقەت و توانایەکی باشی ئەوێت. لەبەرەی خواردنی کوردی تۆزێ لێنان و ئامادەکردنەکەی تۆزێ قورسە. داواکارم لە دایکان و لە باوکان مناڵەکانیان فێری خواردنی کوردیکەن، با خواردنە کوردیەکانمان لە ناو نەچن. بە تایبەتی قاز و قەل لەبەری پرۆتینێکی زۆر جیاوازی تایە بۆ جەستەی مرۆڤ زۆر پێویستە ئەم خواردنانە. هیوادارم دایکان و باوکان ئاگیان لە مناڵەکانیان بێ، ئەو نەیان لە فەمەکەن بە قورگا و پەتاتیان بکەن بە قورگا و فنگریان کەن بە قورگا. لە ڕابردوودا خواردنە کوردەواریەکان لەسەر دار لێدەنرا. ئێستا کەمتر دار بۆ لێنانی بەکاردەهێنرێت، بەدەگمەن لە هەندێک چێشخانە نەبێت. ئەگەر نا لە ماڵان هەر لەسەر غاز لێی دەنێن. ئارام بەختیار، کوردستان 24 سلێمانی. بەڵێ بەرزان دیارۆکۆی کە لە راپۆرتەکەدا بینیتان کە نەوە جیاوازەکان سەرنجی جیاوازیان هەیە
و بە تایبەتی ئەوەی کە ئێمە بینیمان لە ڕووی بابەتی خواردنەوە بەڵام گۆڕانکاریەکان هەمە چەشنان و گۆڕانکاریانی کە لە کولتوری کۆمەلگایەکدا ڕۆدەدات هەموو چەشنان کە من دەمەوێت لەگەڵ میوانەکەم گفتوگۆی زیاتری ئەوە بکەین کە چۆن خۆگونجاندن و کام بەشانەی گۆڕانکاریەکانەکرێ ئیجابی و باش بکەونەوە و کاریگەریەکانیان باشتر بێ لەسەر کۆمەڵگا. شاناز جەمال و شارەزا لە کولتور و کەلەپورە لە ستۆدیۆ میوانمانە زۆر بە خێراتی شانازخان سپاس بۆ ئامادەبوونە. وەکو شارەزایەکی بواری کولتور و کەلەپورە مەوێت هەڵسەنگاندنێکی گشتی لە زاریەوە بزانم، ینی ئێوە پێتان وایە کولتور و گۆڕانکاری کولتوریەکان ئێستا بە شێوەیەکی گشتی چۆنە، ینی بەرەو پێش چووە یان گۆڕانکارێکی باش نییە؟ سەرەتا دەستخۆشیتان لێکەم بۆ ئەم بابەتە بەڕاستی زۆر گرنگە، هیوادارم زۆرترین ئیتیمامی پێبێرێت چکە بەڕاستی کولتور و کەلەپورمان زۆر بەرە وێرانی ڕۆیشتووە توانم بڵێم. ئەمە ژەتایم بکەین بە دوو بەشەوە، ناڵین بە گشتی ئیتیمامی پێنەیراوە کاری لەسەر نەکراوە نا بە پێچوانەوە بە تایبەتی لەم ساڵانی دواییە ئەبینین کە زۆر لە ڕووی جلو بەرگەوە لە ڕووی شوێنە کولتوریەکانمانەوە هەتا ئەگەر بڕۆینە کافتریا و ڕیستۆرانت و چێشخانەکانیش ئەبینین ئەگەر بە لەمسەیەکی بچووکیش بێت هەر بواری کولتور و کەلەپورێکە پیشانی میلەتەکە یا مناڵێک ئەڕوان نانەخوا ئەبینی قاپ و قاچاقەکان کولتورین یا گۆرانیەکی کۆنی حەسەن زیرەک یا گۆرانیەکی کولتوری عەرەبی هەچ شتێک بێ لەسەری بێ ئەمە زۆر گرنگە، یعنی کە ئەڵەم عەرەبی بە گشتی کولتور بە عام بازەکەم ئێمە کە مناڵ بوون کولتورمان عەرەبیمان هەبووە، کوردیمان هەبووە، تورکمانمان هەبووە، فارسمان هەبووە، ینی بە عام ئەمەمان هەبووە. باسی وشەی وێرانبوونت بۆ باسکردم دەمێ باسی ئەوم بۆ بکەی ئەو وێرانبوونە چۆنە، ینی ئەوەی کە ئێوە بە وێرانبوونیە بینن چییە؟ ینی ئەکرێت گۆڕانکاریەکان باسی بکەین وەسفی بکەین کە بۆ بەمە بەڵام کاریگەریەکەی بۆ وێرانبوون وەسفەکە. تەکنەلۆجیا تاکە سەبەبی ڕئیسیە کە کولتور و کەلەپورمانی وێران کردووە. بۆ نمونە ئێمە هەر لە دیاردە کۆمەڵایەتیەکانەوە باسکەین، سەردانی یەکتری، بۆنەکان، خۆشی و ناخۆشیەکان، جەژنەکانمان ئێمە وەکو موسڵمان دوو جەژنی ئاینیمان هەیە، وەکو جەژنە نەتەوەیەکان نەورۆزمان هەیە، کۆمەڵێت جەژنیکەمان هەیە. ئێستا سیرێکی هەمووی بۆ بە مەسجێک کە بە مۆبایلەکەی ئەینێرە مەسەلەن پرسەی هەیە ئێمە جاران وەختی خۆی کە ئەوەی منیش بیرم بێ پێش منیش دایکم و باو باپیرانم هەبوو بێ کە پرسەیەک هەبوو بێ لە گەڕەکەکە مناڵ و گەورە و پیر و بچووک و هەمووی کۆبۆتەوە لەسەر یەک سفرە نانیان خواردووە، لەسەر یەک سفرە گفتوگۆیان کردووە لەگەڵ ئەم خاوەن پرسەیە هەستی نەکردووە کە ڕووداوێکی لێ خوا نەخواستە لێ قەومەوە. ئێستا تەنیا بوو بە مەسجێک، خۆشەکانیش هەروە بوون، شاییمان هەروە بووە، مەولونامەمان هەبووە، کۆڕ و کۆبوونەوەکان هەروە بوون. لێرە پرسیارێکێتە پێشەوە شانازخانیانی ڕەنگە بە تایبەتی ئەوانەی کە زۆرتر لایەنگری ئەو دیوەی باسەکەن کە ئاساییە گۆڕانکاریەکان و ینی زۆرتر لایەنگیری ئەو بابەتە گۆڕاوانە بن ڕەنگە ئەم پرسیارە بکەن، ینی بۆچی کولتور یان هەر پێکهاتەیەکی تر ناتوانێت خۆی لە بەرامبەر گۆڕانکاریەکان ڕابگرێ. ئەگەر بۆ نمونە کەسانێکی هاوشێوی شانازخان هەبن کە بە تەواوەتی چێژ لەوە وەرەگرن و لەزەتی فعلی لەوەیە بینەوە کە گوێ لە گۆرانێکی کولتوری بگرێ یان وەکوتر کە ڕستە و قاپ و پێداویستی کولتوری بەکاربێنێ کەواتە چی وای کرد ئەم لەزەتە دەسە جەمعیە پەرد ببێتەوە، بڵاو ببێتەوە، لە یەکتری بترازێ. ئەمە خودی کولتورەکە بوو کە خۆی نەگرت لە بەرامبەر گۆڕانکاریەکانە یان پێوەستە بەچێەوە. نه کولتورەکەمان زۆر قایمە بگرە زۆرش خۆی ڕاگرتووە، یعنی بەو هەموو تێکەڵاوبوونی ئێمە توانین ئەوروپا کاریگەریکی زۆری لەسەرمان هەبوو لەم ساڵانەی دواییە، مەسەلەن چونمان بۆ ئەوروپا و گەڕانەوەمان هەتا لە جلوبەرگە لە قسەکردنە هەتا ئێمە گرنگترین خاڵکەمە لێرە ئاماژەی پێبم بەداخەوە زمانەکەمانە. ئێمە هەتا ئێسەوای لە تۆ گەر مناڵەکەت بە ئینگلیزی قسە نەکاڵێن ئەم ئایلێ مستەقەف نین، ئەم ئایلەیە مەسەلەن مستەوای سەقافیان کەمە لەبەر مناڵەکە ئینگلیزی نازانێ. بەعکسەوە ئێمە بێت لە ئەلفوبێی کوردیەوە جارێ دەست پێ بکەین. کولتور یعنی زمان کە من لە وڵاتێک کە پێمەڵێن کوردم ئەی کە زمانەکەم نابێ بزانم ئەیکەواتە من چۆن ئەوەی بەشێکە لە ڕۆشنبیری تا کە شارەزای زمان و پێگاتی زمانی ئەمەش بەچی کۆمەڵێک وڵاتانی کاتوان بڵێم خوێندنگەیان کردوتەوە لە ناو وڵاتەکەی ئێمە بە هەر حاڵەمە لە هەموو وڵاتێک هەیە تەنها لە کوردستان نییە و زۆر دەستخۆشیشیان لێکەم بگرێت لە ڕووی ڕۆشنبیریەوە لە ڕووی تەکنەلۆجیاوە لە ڕووی فێرکردنەوە زۆر باشە، بەڵام لە ڕووی زمانەوە زۆر وێرانکاری هێناوە. ئەمە یەکێکە لە خاڵە گرنگەکان، خاڵەکەی کە
لێرە و داوا لە دایکان و لە ژنانەکەم بە تایبەتی کە منەکو خۆم وەکو چنێک وەکو دایکێک با لە ماڵەکانی خۆمان و زۆر ئیحتیمام بەو بابەتە بین زۆر گرنگی پێبین بۆ نمونە بە بەیانی باشە لە مناڵەکەمان کە بە زمانی پاراوی کوردیە بالەی بکەین مەسەلەن بە زمانێکی کە لەی نەکەین بۆ نمونە تەنانەت ئێستا زۆر شتی کەژە بینم بەداخەوە حتا فەیسبوک بام سمۆنە ئەو عالەمە پێسەمە هەمومان پەیوەستیم بەوە بە خۆش بەڕاستی سیرەکەی لە فەیسبوک ناوێکی ئینگلیزی بۆ خۆی داناوە یا نازناوێکی بۆ خۆی داناوە با بەلایانی کەم ناوی خۆت و باوکە بنووسێ بەلاتینیش بێکێشە نییە ناوەکەی خۆت دانێ وێنەکەی خۆت دانێ لەسەر کولتورەکەت هەنێ شت دانێ هەنێ وێنە دانێ وێنەی مێژووی خێزانەکەت دانێ یعنی ئەمە بەڕای من زۆر گرنگە هەمان بێت یعنی زۆر شتی بەسیط کە ئەمە بازەکەم من خۆم ئەکاونتەکەی خۆم وێنەی ئەوروپای خۆش شانازیە بۆ دروست نەبووە ینی بۆ ینی ئەو ئیحساسکردنە دەسە جەمعیە دروست نابێت ئەنی ئێوە بە بڕای ئێوە پەیوەندی بە چیەوە هەیە وەکو پەیوەندی هەیە بە ڕابردووی پەروەردەی خێزانی ئێمەوە نا بالعکس ئەگەر پەیوەندی هەبێ بە ڕابردووی پەروەردەیمانەوە زۆر قایم پەروەردەکراوین زۆر جوان پەروەردەکراوین بە شانازیەکێکم لەنەوەی ئەو ڕابردوو کە پەروەردەکراوم نەک من هەزارە های وەکو من هەیە بە خۆشحاڵیەوە ئێستا کە ئەبینم تەنان لە جلوبەرگی کوردیەوە تەنانەت لە وەکو باسم کرد لە خواردنەوە لە ماڵەوە لە دیکۆراتەوە ئەگەڕێنەوە سەر ئەو کولتوری باو باپیرمان بەڵام وەکو باسم کردنەوەی ئێستامانە ئێمە ئەوەی لەسەر ئێمە ئەرکە بە هەمومان ئاگامان لەمنەوەی بێ کە تازە پەروەردە ئەبێت چکەنەوەیکی یاخیمان هەیە تەکنەلۆژیا بە جارێک ژیانی داگیر کردوون هەر لە ڕووی زمانەوە لە ڕووی وێنەکانەوە من کوڕەکەی خۆم ئەگەر پێ بڵم سەری ئەکاونتێکی کوردی کە لە پووری کۆن کار سێری ناکە بەڵام ئەمە لە ڕووی پەروەردەییەوە ئەگەر لە خوێندنگاکانەوە ئێمە دەست پێ بکەین با بەلایانی کەم ڕۆژێ وانەیەکی کللتوری بخوێنن دێمە سەر ئەوەی کە چۆن کاریگەریمان هەبێ لەسەر نەوەی نوێ وە کوڕەکە خۆشتانە بە نمونە باس کرد بۆیە هەر وەکو نموناتوانین کاریگەری هەبێ لەسەر گفتوگۆکەمان شانازخان بابەتی خواردن وەکو پێکاتێکی زۆر دیاری کللتوری دەزانین کە زۆر جار ئێمە نمایشی خواردنە کوردەواری کولتوریەکانمان هەیە واتایەوەیە کە ئەمە بەشێکی گرنگی فەرهەنگ و مێژووی ئێمەیە ئەو گۆڕانکاریانی کە ئێستا لە نەریتی خواردن هەمووکو ئامادەکردن هەمووکو پێشکەشکردن هەمووکو جۆریش هەیە ئەویان چۆنە بینن ئێستا جیلی نوێ ئاشنایەتی لەگەڵ زۆر خواردنە هەیە ئەگەر جاران بە دەگمەن خواردنێکە دەست بکەوتە ئێستا ڕێستۆرانتی تایبەت بە خواردنە جیاوازەکان هەیە ئەمە ئاساییە و ئەگەر ئاسایی نییە بۆچی ئاسایی نییە لە ڕووی کۆتوانم بڵێم ئاساییە چکە ئێمە ژیان ناتوانین بڵێن لە زەمانێکا بۆستێ پەرەی پێنین بەڵام ئێستا شەرەگەڕێمە بۆ ناو خێزانەکان بەلایانی کەم ئەگەر دایکەکان ژەمێک خواردن ئامادەکەن لە ماڵەوە خێزانەکە هەمووی کۆکەنەوە هەر باشترە لەوەی نەبێ من ئێساوەکو خۆم ئێواران ئیلاوێ هەمومان کۆبینەوە یعنی من ئەو عادەتە ڕاستە بەیانیان نیۆڕانم لە دەست چووە چکە زمانی خۆی کە مناڵ بووین سێژەم نامخوراوە لە ماڵێکە ئیتر هەرم سێژەمەش بوو و نەبوو دوای ئەم ژەمە بچێ خواردنێکی کە بخوا یعنی هەم لە ڕووی جەسەدەوە هەم لە ڕووی سەحەوە هەم لە ڕووی قەناعەتەوە مناڵی ئێستا 4 جار فاسفود و خواردنی خێرەبانگە کاتە خەوێ کەواتە ئەوە نایەت بەرباس کە بابەتی ئابووریش کاریگەری کرانەوەی ئابووری گۆڕانکاری گۆشە سندنی ئابووریش کاریگەری هەیە لەسەر کاتێک خێزانەکان ئیمکانێتیان زیاکە ئەزمونیشتی تازە پێوەستە بێکەوە کە ئیمکانێتیان زیاکە دایک و باوکەکان بەداخەوە مەشغوڵە بن بە کاری خۆیانەوە ئەمڕۆ تموح و ئیشکردنەکە وای لێ کردووە گەر هەر 24 ساعاتەکە کارکەن لە ماڵەکە چێشتێ لێنەن رێ زۆر ئاساییە ئەمەش ئاساییە ژیانی خۆیان ڕەنگەوا پێویستکە بەڵام ئەبێت تۆ لە هەر حاڵەتێکا بێ گرنگی بێ بە کاتێکی بچووکە ئەقل مناڵەکەت فێری ئەو ئوسوڵە بکەی کە بێ لەگەڵ دایک و باوکەکە کۆبێتەوە باسی ئەو ڕۆژەی خۆی وەکو نەریتێکی خێزانی ئێمە وابووین لەسەر خواردن گفتوگۆ کرا نەسیحە دەکراین کورە جارە بوو نێشەیرە داخوارد چکە تۆ بەرخێزانەکە دەکەوت خواردنە بخۆی خواردنە بخۆی کە دانراوە بۆش نەبوو شتێکی کە بخۆی یعنی ئەگەر زۆر دایکێ نازی بە مناڵەکەی باید دەکە سەرزەنشتیە کرد یان و چی دانراوە بڵێ خوانەی بڕێ یعنی ئەم ئوسوڵە مناڵ پەروەردە ئەکرا زۆر باشە شانازخان هەر لەسەر بابەتی خواردنە هاوکارانمان سەرنجی بەشێک لە هاوڵاتیانیان بۆ وەرگرتوین کە تایبەت بە خواردن بە دیاریکراوی زۆرتر قسەیان کردووە پێکەوە سەرنجی هاوڵاتیانیش دەبین خواردنە بیانەکان تا چەند کاریگەریان هەبووە لەسەر کەمونەی خواست لەسەر خواردنە کوردەوارەکان خواردنە کوردەواریەکان ئێستا بە تایبەت ئەم جیلی ئێستامان حەزیان بە فاسفود و پیتزا و ئیتر خواردنە خێراکانە بەس جیلی پێشووتر
ئێستاش هەر خواستی کڕیاری زۆری لەسەر خواردنە کوردەواریەکان. کللتوری خواردن لە لای خۆمان هیچ جیاوازێکی بەسەر هاتووە لە چاو ساڵانی پێشوو. کللتوری خۆمان لە هەنێ ماڵە هەر وەکو خۆی ماوەتەوانە و دروست دەکرێت، لە هەنێ ماڵیشا گۆڕانکاری تێکراوە. خواردناتۆ خواردنی بیانی علامی بۆ کاڵێ ئەمە ئەوە خەڵک نەفسێتێتە سەری بەڕاستی باتەوەمە یاوەکو شخصی خۆم نەخێر من ئێستش دۆخلیوەکەی کوردەواری خۆمان بە کەباب و گۆشت و جگەرەکەی چین نادەم. ئێمە یەک مشکلەمان هێل خواردنە ئێمەی کورد ئەوەی هێ زیاد تێەکەین زیاد دەخۆین ینی بەزەیمان بە مایدی خۆمانە نایەتەوە ئەجا کات و ناکاتیشمان بۆ نییە لەبەرەوەی پتێ و نەتەوەیە هەموو فەردێکی کوردی لاکە زوو حەزی لە نانخواردنەوەمانە وەلەو کە حەزیشی لە نانخواردنە زیاتر بڵێن ئێتیمان بەم خواردنە کوردەوارێنەی خۆمانەیە زۆر کاریگەریان هەبووە لە بەرەوەی خواردنە بیانەکان تۆزە ئاسانتر دروست دەکرێن و هەروەها ماوەدەکانیشی هەرزانە تێچوویەکی هەرزانی دێچێت بەڵام خواردنە کوردەواریەکان تێچوویەکی گرانە و تۆزە قورستریش دروست دەکرێت هەنێک کەس لا نێتوانێت نەبێ یان ماندوو بێ نەتوانێت ئەو خواردنانە دروستکات. بەڵێ گۆڕانکاری پێ هاتووە ینی زۆر فەرقی کردووە زیاتر چونێکە خواردنی بیانیەکان هاتووەتە ناو وڵاتەکانمانەوە خەڵک ئەوێت تام و لەزەتیان بکات بەڵام هەر ئەگەڕێنەوە بۆ سەر کولتوریەکەی خۆمان. بەڵێ سپاس بە هاوکارانمان بۆ وەرگرتنی سەرنجی خەڵک شانەسخان بینیدە و بەڕێزە بەجلە کوردیە زۆر جوانەکەی و بە فەرەنجی جوانەکەیەوە باسی زۆر جوانە بەدڵنایی خۆزگا ئەمانتەین زۆربەی ئەو تەمەنە بەو جلو بەرگە جوانە کورداریەوە ببینین. باسیش پۆینتێکی کرد کە من دەمێت لەگەڵتانە باسی کەم ئەویشەوە بکەوتی ئێمەی کورد لە کاتی خواردنا زۆر بەزەیمان بە خۆمانانایەتەوە ئەم سەرنجە لەسەر خواردنە کوردەواریەکان هەیە کە دەوترێت بەگشتی خواردنی قورس و چڕ و هەندێک جار لە خواردنیانە ڕەنگە سوک و ئاسان نەبن بۆ دروستکردنیان دەمێ بزانم ئەمە کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە هێدی ئەم خواردنانە وەکو ڕۆژانە بەکارهێنانی ڕۆژانە ڕویان لە کەمبوونەوە کرد بێەوە هاوڵاتی هەوڵ با زۆرتر ڕووکاتە خواردنە تەندروستەکان و خواردنانی دەرەوە کاس بکە ئاسانتر و بەردەستتر دێن بەدەستەوە. خواردنی کوردەواری کرێ بە دوو بەشەوە بەشی قورسی هەیە و بەشی ئاسانیە خۆ ئێمە ئەو فنگرێکی ئێستا لە مەکدۆناڵۆمان ناکرێتی خۆی بەتاتە سوورکراوەتەوە باینجان سوورکراوەتەوە کولەکە سوورکرا تەماتر سوورکراوەتەوە هێلکە و ڕۆنیش کراوە یعنی خۆ تۆ مەرج نییە هەموو ڕۆژێ برنج و گۆشت و خۆشە خۆبیا بخوا زۆر بەلەزەتە ئەوەی ڕۆژانێک بتوانێت جۆرێک لە ڕێجیم تاقیب بکاتەوە دوای زۆر باشە خواردنەکان خۆش مەبەسم لە چی یعنی تۆ مەرج نییە هەموو ڕۆژێ برنج و گۆشت و دوو نۆع شلە بکەی نەخێر هەرو پەتاتی کە داوایەکە لە خواردنە خێراکە تۆ دوو پەتاتە بێنە بۆی سوورکەرەوە گرنگ فێری ئەو کۆکردنەوەی خێزانە بێ گرنگ فێری ئەوە بێ کە هەم لە ڕووی پارە سەرفکردنێکی زۆرەوە ئیسرافێکی زۆر نەکە ئەم مناڵە ئێمە مناڵی وامە کە ئەڵێن مناڵ باز ئێمە زیاتر فۆکسەکەمان لەسەر مناڵەکە ئێستا چۆن پەروەردەیانکەین تۆ ڕۆژی وایە 10,000 تێکە دایکەکەشیەتەوەڵێ بۆ بەشی ئەڵێ بەشی نەکردوم تۆ نانی نەخواردووە دوو لە فەش بکڕە بای چەنێکە ینی پارەکەی هەموو ڕۆی بەس تۆ گەر لە ماڵەوە هیچ نەبێ کاکە هێلکە ڕۆنێکی بۆ بکە هێلکێکی بۆ بکڵێنە با فێری ئەو هەم لە ڕووی مادیەکەیەوە بتوانێت پاشەکەوتێ بکە هەم لە ڕووی سەحی خۆشیەوە یعنی تۆ خۆ مناڵم خواردنی دەرەوە نەخوا من هەنێ جار خۆشم حەزم لێتی یعنی خۆشە لە هەفتەی ڕۆژێکە مانگی ڕۆژێکە ئێستا بە خۆشحاڵیەوە ئەنوا ڕیستۆرانت و مەطعەم و خواردنگەی جوان بەڵام نەک هەموو ڕۆژێک ئەمە زۆر خەتەرە بەڕاستی هەتا ئەو مناڵەوەی لێ ناتوانە پشت بەخۆی بەستێ چێکی بێ پارە ئەیا لە دەرەوە پێی ئەکات ئەمە شاناسخان ینی زۆر کەسی تریش سەرنجی ئەویان هەبوو کە ئێستا جۆرێک لە ینی تەڵەبیش هەیە لەسەر خواردنەکان ئەمە پێوەست نییە بۆی کە ئێستا خانمان جۆرێک لە سەرقاڵیان هەیە ڕەنگە زۆرێک لە خواردنە کوردەواریەکانیان بۆ دروست نەبێ بۆی ئەم تەڵەبە دروست بووە ئێستا لێ نەشارمەوەم ئێوارە بە دوای قاپێکی ئەفراخی کوردی ئەگەڕ لەگەڵ ساکاری هاوکارمە گەڕانگە لە شوێنی دەستمانێستا دروستیەکەن کەواتە پەیوەندی نییە بۆی کە کاتێک کەشێکی سەرقاڵ جۆرێک لە ئەو کرانەوەی کە ئێمە هەمومان باسەکەین هەمومان سەرقاڵین بە ئیشکردنەوە ڕەنگە کاتێکی زۆری بێم خواردنان ئەمە وای کردووە کە ئێستا تەڵەب لە خواردنەکان لە دەرەوە زۆرتر بێت خۆم ڕۆژە تو یاپراغ ناخۆی ناوەڵا ناشکرێت لە هەفتەکە ڕۆژێکە توانێ و یاپراخە بکەی کە حەز لێیە ئەگەر خێزانە دەبێت لەگەڵ خێزانەکە خۆگە خێزان نەبێت لەگەڵ دایک و خوشک و برای خۆت یعنی
گرنگ ئەو بەشداریە پێ بکرێت ئەو بەشداریە زۆر گرنگە ڕاستە ئێسەوەکو باسم کرد ئیشوکارەکان زۆر بوون سەرقاڵی زۆر بووە بەڵام لەگەڵەوەشا کۆمەڵێ ژن ئەناسم یعنی کە نزیکن لە خۆمە ئاگام لێیانە شەو تەنانەت خواردنەکانیان حازرەکەن لە بە خاتری کە هاتنەوە نانی ماڵەوە حازرکەن ژنیشمان هەیە لەو بابەتە ئیشیژەکە دەوامیژەکە مناڵیشی هەیە بەڵام خواردنی خۆشی حازرەکە و داواکارم لەو خاتونانەی کە ڕەنگە زۆر ماندوو بن ڕەنگە زۆر سەرقاڵ بن بەڵام هیچ نەبێ کاتێ بهێڵنەوە کە لەگەڵ خێزانەکانی خۆیان ئەگەر تەماتە و هێلکەیەکیش بکڵێنن دانیشن بەیەکەوە بیخۆن چونکە ئەمە بەشێکە لە ڕابردووی ئێمە ئەو پێکەوە ژیان و کۆبوونەوە ڕاستە بابەتێک هەیە کە لەم نێوەندەیە زۆر باسی لێواکرێ هەموو کاریگەری خواردن هەمیش وەکو هەموو گۆڕانکاریانەی کە ئەکرێت لە پەروەردەوە کە باسمان کرد لە پەروەردەی مناڵێک ڕووبات ئەویش ئێستا ئەو ئیشکەرانە و ئەو خواردن دروستکەرانن کە لە ماڵی زۆرێک لە خێزانەکانە هەن و کاریگەری جیاوازیان هەیە لە بەرۆی چێش لێنەرن خزمەتکارن و هەندێک جاڕۆڵی دایەن و هەتا دایکەکەش لە خێزانەکە ئەگەڕن ئەمە باسی کاریگەری ئەم جۆرانە بکەین لەسەر کللتورەکەمان و ئەگەر چی هەندێک نخبەوی تر و کەمتریش بێت چونکە کۆی کۆمەڵگاکە بەڕاستی ناتوانە خزمەتکاری هەبێ یان کەسێکی هەبێ لە ماڵەوە بەڵام ئەگەر کەمینەیەکیش بێن دەبێن باسی کاریگەریکی ئەوە بکەین کاریگەری ئەوە چۆنە بینن زۆر خراپە بە هیچ شێوەیە باش نییە بۆ باش نییە بۆ نمونە تۆ کەسێکی هەناوە لە فلیپینەوە نە زمانی ئێمە نە کولتوری ئێمە نە تێگەیشتنی ئێمە بگرا ئەگە بێنە لە ڕووی دینی شەو دینیشی ئێمە یعنی زۆر شتمان جیاوازە ڕاستە ئێمە هیچ جیاوازێنە لە نێوان دینەکان و نەتەوەکان و بەڵام زۆر شتمان جیاوازی ڕۆیە کە ئەڵم لە ڕووی ئاینەوە بۆ ئێمە وکو دینی مسلمان ئێمە وڵاتەکەمان وڵاتێکی مسلمانە زۆر شت لە ناو ئێمە ڕێی پەیراوە لە ڕووی هەتا لە ڕووی خواردنەکانەوە زۆر شت سەحیەن ئەتوانین بخۆین زۆر شت بۆمان نییە بیخۆین ئەشتوانین بیخۆین بەس خراپە لە ڕووی دین و لە ڕووی توێژینەوە کە بۆی کراوە بەڵام لای ئەوان ڕەنگە و خواردنە ئاسایی بێ ئەمە والی ئەکات کە بە شێوازێک باسی بکایە تۆ دایکەکە سەرقاڵە خواردنێک ئامادە بکە بۆ ئەم مناڵە کە نە لە تامی نە لە بۆنی هەتا ئەو خۆشەویستی کە پێی ئەبەخشێت خۆشەویستی دایکەکەی خۆی نییە ئەم مناڵە بە هەمان شێوە پەروەردە ئەکرێتەوە بەبێ ناز و سۆز و خۆشەویستی چونکە نەیراوەتێ ئەمی جارەی کەنەوە ئاوا گەوراکات کەواتە یینەوە سەر و پرسیاری کەوتم ئەگەڕینەوە بووی کێ بەرپرسیارەکانە لە کاڵنەبوونەوەی کولتور خێزانەکان بە دەرەجەیە کاتە ئەگەر بەم ڕەهاییە خێزانەکان بەرپرسیارن کاتە مامەڵە دروستەکە چۆنە چی بکەین بۆی کە کوڕەکەی جەنابەت و خێزانەکانی دیکە مناڵەکانی خێزانەکانی دیکە ئاسایی ببلانەوە ئێواران بە چێژەوە دەست بۆ خواردنە بەرن کە کولتوری و خێزانەکە دروستی زۆر جوانە پرسیارەکە یەکێ لەوانە من کە زۆر جەختی خەمە سەر لە ڕووی خوێندنگەوە چکە ئێستا ئێمە کاتێکی زۆر مناڵەکانمان ئەنێرینە خوێندنگا کێن و لا ئێمە شەکەتن بەلایانی کەم هەفتەی ڕۆژێکوانەیەکی پێکەوە ژیان و خۆشەویستی و کۆبوونەوەیان هەبێ داوا بکەن وەکو جاران سەیرانی مەکتەبمانە کرد ئێمە هەر هیچ نەبووە لە حەوشەی مەکتەبەکە سفرەمان داخست لەگەڵ مامۆستا و تەلەبەکان کۆ ئەبووینەوە خۆ ئەمە بۆچی ئەیان کرد بۆی ئەو سفرێمان خۆش بێت ئەو مەسەلەن جاخواخۆمان بوو مامۆستای بێتە سەر سفرەکەمانان بخوایە تەلەبێ بێت ئەم خۆشەویستیە بگەڕێنەوە ناخوێندنگاکان ئەگەر من هەرچێکم حاضر بێ لە ماڵۆ بێم بە مناڵەکەم ڕۆژی کۆبوونەوەیان هەبێ دانیشن گفتوگۆ بکەن قسە بکەن پێ بکەنن گۆرانی بڵێن نان بخۆن یعنی ئەمە زۆر گرنگە هەتا لە مەکتەبەکان عاجزی ئەبینم یعنی سارد و سڕی ئەبینم بەڕاستی پێ دەڵێم بۆیە ئەڵم خوێندنگا ئەمە بە دەرەجە یەک بە دەرەجەی دوو کەیەتەوە ماڵەوە بەلایەنی کەم بەیانی نیۆڕۆ لای من نەبووە با ئێوارەنانێکی بۆ حاضر کەم لەگەڵ خۆما قسەی لەگەڵ کەم بزانم ئەمڕۆ چۆن بۆ دەرزەکانی لەگەڵ هاوڕێکانیان چۆن بووە بەسیترین شت ئێستا بەداخەوە یعنی وای لێ هاتۆ دایکان و باوکانیش کە ئێواری لێ نانەخوا شەفتێکی کە ئەڕاتەوە دەرەوە تا کاتی خەوتن یعنی هەموو ژیانی بۆ بە دەرەوە ئەی ئەم مناڵێکە پەروەردەیکە ڕاستە شاناسان بەدڵنێ قسەی زۆر هەڵەگرێن بابەتە زام کە ئێوەش دەتانەوێت کە زۆر زیاتر سەرسەر بابەتی بکەین بەڵام ما پێدەچێت هەندێک جار ببێتە بابەتی تەنان توێژینەوەش کە بۆ کۆمەڵگاکە گرنگ بێت هەتا بابەتێکی زۆر حەزەکەم ببوورە پێش تا بڕم لێرە ئاماژە بێبم دەستخۆشیتان لێکم بۆم بەرنامەیە بەڕاستی ئەتوانم بڵێم زۆر کارگەری هەیە هیوادارم بەلایانی کەم هەفتانە بەرنامێکی لەم جۆرەی کە لە تەلەڤیزۆنەکەی ئێوە دەرکەوتووە هەبێ بەم شێوەیە نەک من هەزارەها
چەندەها کەسی شارەزا هەیە لەم بوارە بانگیان کەین تەنان بە گفتوگۆش بێسە من تۆ چێژێکمان لە قسەکان وەرگر ئەم بابەتانە پشتگوێ نەخرێ کوردستان بسیارە دامەزراوەوە چیرۆکە هەواڵیش بەدڵنیایی هەموو بابەتانی کە ئێستا جێگەی گرنگی و جێگەی باخە و جێگەی گفتوگۆکردنە بڵنێ و گرنگی پێ سپاس بۆ ئامادەبوون ئەرکێکێش سپاس بۆ ئامادەبوون تەلەڤیزۆنەکەشتان و هیوادارم هەموو کار تەلەڤیزۆنەکانی کەش بەم شێوەیە زۆر گرنگی بن بە باری کللتور و پێکەوە ژیان و خۆشەویستی و گەڕانەوەی مێژووینەتەوە کەمان ئەگەر بە زمان و گفت و گۆش بێ ئێمە باسی لێوە بکەین دڵنیام هەرجێ خۆیەگرێت زۆر سپاس دەکەم پوینتێکە من دەمەوێت بۆ بینەرەکانم بە تایبەتی ئەوانەکەنەوەی نوێن و کەسانێکن کە ڕەنگە ئەم بابەتی کولتورە زۆر جێی بایەخ نەبێ بوویان ئەوە یەکێک لە سادەترین ئەو سەقافەتانە و ڕۆشن بیریانەیە کە تۆ دەتوانی بێەوەی کە ئاشنایەتیت لەگەڵ کولتور و پێگاتەکانی ناو کولتورەکەی خۆت هەبێت و ئەمە هیچ شەرم نییە و هیچ پەیوەندیەکی نابێت بە بەرەو پێشچوون و پێشکەوتوێتیتەوە ئەگەر شارەزایت هەبێ و ئێشتا لەزت لە هەموو ئەو شتانەوەگری کە دایکت باوکت ئەندامانی پێشوی خێزانەکەت چێژیان لێوەرگرتەوە و لەگەڵیشیدا هەموو ئەو شتەنویانە تاقیب بکەیتەوە کە ئێستا تۆ وەکوونەوەیەکی نوێ پێگەیشتوت و ئەیبینیت و ئاسایشە حەز لێ بێ سپاس بۆ میوانەکەم جارێکی تر سپاس بۆ هەموو هاوکارانم سپاس بۆ ئێوەشکە بینەرم